ماوەی زیاتر لە 5 ساڵە بەڵێنی دابینکردنی خزمەتگوزاریەکانیان پێدەدرێت و تا ئێستا هیچیان بۆ نەکراوە، تەنانەت ئاوی خواردنیش بە تەنکەر دەکڕن. ئێرە گەڕەکی ژاڵەیە لە ڕۆژهەڵاتی سلێمانی. سەرڕای نەبوونی ئاوی خواردنەوە و کۆنکرێت نەکردنی کۆڵانەکانیان ئێستا هەڕەشەی ئەویان لەسەرا گەڕەکەکەیان پێچۆڵ بکرێت و چواردەوریان بە مەخسەن گیراوە. بێوەعزی خۆمان زۆر ناخۆشە، بێ ئاوی مناڵمان لە قوڕایە، ژیانمان نییە، هەر حاڵمانێ بە بەنی ئاوکڕینەوە، هیچ ژیانێکمانە. حکومەت ئاور نایەتەوە، حکومەت 4 خانەی لەوێ کراوە تەختی کتوانی بێ تەختیکە بەس ناتوانێت ئاوڕێی بۆ ژاڵەدانی. چەپڵەمان بۆ لێ داهاتنەوە، چەپڵیان بۆ لێ دێن بڕۆن. ئێمە نەک ئێستا دەجار زیاتر مواجی چەنەها کەسی کەمان کە سەبەرپرسەکانمان کردووە ئاگادارمان کردوونەتەوە کە شتێکمان بۆ بکرێ. تا ئێستا هیچمان بۆ نەکراوە. ئەو گوندانی دەوروبەرمان کە ئەبینی زۆربیان شتیان بۆ کراوە، ئاویان هەیە، ئێمە ئەوەشمان بۆ نەکراوە. کێشەی ئاومان هەیە، کێشەی جادەمان هەیە، یعنی چەند ساڵە لێرەین ئێمە کێشەی ئاومان هەیە، ئاو نییە، یعنی ئەمە بە دەباچین ئاوەهێنین، بە سیارە ئاوەهێنین، ژیانمان زۆر ناخۆشە. هەنی کە بارانە باری هەمووی قڕ و چڵپاو، مەکتەبەکانە ئاوی نییە، مناڵە ئەڕوا بۆ مەکتەب هەمووی لەنا قڕ و چڵپاوە هەڵە کێشتێت تایەتەوە. هەرچەندە گەڕەکەکە لە ماستەرپلانی شارەوانیدایە، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان هیچیان بۆیان نەکردووە. زیاتر لە 300 ماڵ لەم گەڕەکە نیشتەجێن. ئێستا سەرڕای جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان پەرلەمانتارێک دەڵێت 65 دۆنم زەوی سەرووی گەڕەکەکە چاوی تێبڕاوە بکرێت بە مەخزن. چواردەوری گەڕەکەکەش بە مەخزەنی بازرگانی دەورە دراوە و گەڕەکەکە دەکەوێتە نێو تەلبەندی مەخزەنەکانەوە. تا کێشەکە لەوەیە گەڕەکێکی ناو شاری سلێمانی ئەیانەوێ ئاوی پاکیان هەبێ. خێرخوازە گاتۆتێتی 25 دەفتەری تیا سەرفەکەم حکومەت نایەڵێ. ڕێگریان لێ کردو 2 پرۆژەی کۆگاکان هەیە، کۆگاکانی عربەتی پێڵن هەموو ناوەکان ێزان و هەمووی بڵاو کردێتەوە. یەکێکیان هاتووە لایەکی لێگرتوون، ئەوی تریشیان هاتووە بەری گرتووە کە خۆی ئاوەڕۆکە بڕات، خوای گەورە شوێنێکی دروست کرد ئاوەڕۆکە بڕات بەری پێگرتوون. لەسەر ئەوە شوهاتوە داوای تەوەسوعەکە، داوای ئەوەکە بەشێکی تر لە جەستەی ئەم گەڕەکە لێ بێتەوە. من تێناگەم ئەمانەکەی تێرە خۆن. چەندین دۆنمیان داگیر کردو بە ناڕەوا بە ناحەق. هەموو ڕۆژێک 100 ملیۆن دۆلار لەو کۆمپانیانە قازانجەکەن نایەن 1 دینار لێرە مەسرفکەن. سەرۆکی شارەوانی خۆیشی ئاگادارە. من چەند جار خۆم چوومەتە لای ئاگادارم کردوتەوە کە ئەم مەخزەنانە دروست ئەکرێ ڕێگەی ئاوەڕۆی ژاڵە ئەگیرێت. کاتێک بە کتابی ڕەسمی ئەم کۆمپانیایی ئاگادار کردووە 3 جار کردوێتە سەری کتابەکان بە دەستی خۆم بردوومە تەسلیمم کردووە زێرابی مەترونی و بە مەترونی و دروست بکات بۆ ئاوەڕۆی ژاڵە دروستی ناکە. ئائیدەن هەستاون داواکاری گشتی کردوێتە سەری هەتاوەکو ئێستا جوابی داواکاری گشتی نادرێتەوە. یعنی ئەمە 3 ساڵە ئێمە چاوەڕێ ئەەکەین. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئاگادارە. من بە تایبەتی خۆم بۆ دکتۆر هەڤاڵ تەلەفۆنم کردووە وتومە ئێمە شوێنێکین 550 ماڵە بین. دکتۆر ئاوی خواردنەوەمان بە تەنکەر ئەکڕین. ئەڵێ کێشەی من نییە بڕۆ بە دایرێ ئاو. زۆربەی پرۆژەکانی وەکو ئاوەڕۆ و دابینکردنی موچەی مانگانەی میری و زێرابی سندوقی لەسەر بودجەی دانیشتوانەکەی دابین کراوە. پێشتریش جێگیری سەرۆکی حکومەت پێی وتون گەڕەکەکەیان دەبێتە شوێنێکی استراتیژی و خزمەتگوزاری بۆ دابین دەکرێت. بەڵام ئێستا چواردەوریان بە مەخسەن گیراوە و دانیشتوانەکەی دەڵێن لە جێگەی دابینکردنی خزمەتگوزاری هێندەی نەماوە پێیان بوترێت چۆڵی بکەن و ئێرە شوێنێکی بازرگانیە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.